لێرەوە هەنگاونان بە تایبەتمەندیەکانی ئەم شارە بۆ دابینکردن و پاراستنی مافی دانیشتوانەکەی و باڵاکردنیان و گەشانەوەی توانا کاتژێڕەکانیان و سەرچاوەی کەسەکانی و توانا مادیەکان و بەشداریکردنی نادي الإقليم نادي الإقليم كركوك نادي الإقليم نادي الإقليم كركوك نادي سبت هەنگاونان بە تایبەتمەندیەکانی ئەم شارە بۆ دابینکردن و پاراستنی مافی دانیشتوانەکەی و باڵاکردنیان و گەشانەوەی توانا کاتژێڕەکانیان و سەرچاوەی کەسەکان و توانا مادیەکان و بەشداریکردنیان لە گەشەپێکردن و بەردەوامیان و هەڵسانەوەی بواری پەروەردە و فێرکردن و بنیادنانەوەی ئابوووریەکەی کە سەرچاوەیەکی زۆر کۆنی هەیە و بۆ پاراستنی سروشتی دیموگرافیەکەی و پاسکردنی شوێنەوارە دێرینەکانی وەک ڕێزگرتنێک لەو کەسانەی کە لە پێناویدا خوێنی ئاڵیان ڕەشتووە بۆ گێڕانەوەی هۆگری و خۆشەویستی بۆ خەڵک و خاکەکەی ئێمە وەک دەستەی سەربەخۆ و ڕۆڵەی کەرکوکی ڕەسەنی ئەم شارە لە هەموو پێکاتەکانی و پابەندبوونمان بە ماف و ئەرکەکانمان کە دەستوری عێراقی هەمیشەیی سەرماندوویەتی و سوودوەرگرتن لەو برکانە وەک مافی خۆمان پێشنیاری پێکهێنانی هەرێمی کەرکوکی سەربەخۆ ڕادەگەیەنین و ئامانجمان لەم هەنگاوە گەشەپێدانی سەرجەم سێکتەرەکانی خۆشگوزەرانی و پێکەوە ژیانی ئاشتیانەی سەرجەم پێکاتەکانێتی و هاوڵاتی بوون مەرجی سەرەکی پرۆژەکەمانە و دژی هەر یەکترازانێکی نەتەوەیی و ئاینی و مەزەبی دەبین بە ئاراستەی ڕێزگرتن لە مافەکانی مرۆڤ بە پێی جارنامەی مافەکانی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکان. لە کۆتاییدا داوا لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکانی عێراق دەکەین کە ڕێکارە یاسایی و ڕێنمایە پەیڕەوکراوەکان بگرێتە بەر بۆ ئەنجامدانی ڕاپرسی گشتی لە کاتێکی گونجاودا بە هیوای ئەوەی هەمووان هاوکارمان بوون. دەستەی سەربەخۆی بە هەرێمکردنی کەرکوک 24/12/2020. Şeyler olsun. O günlerde bu şeylerden istiyoruz inşallah. Hayal müstakiller Kerkük'ün durumundan daha olsun. Hepimiz bildik Kerkük'ün ne durumlarda geçti. Şeyler olsun. O günlerde bu şeylerden istiyoruz inşallah. Hayal müstakiller Kerkük'ün durumundan